لا سەرەتای ئەم ساڵەوە 16 تەرم لە سنووری پارێزگای کەرکووک دۆزراونەتەوە و پۆلیسیش ئاماژە بەوە دەکات بەپێی لێکۆڵینەوەکانیان زۆربەی تەرمەکان ئاسەواری گولە بەجەستەیانەوە بووە و بەشێکیشان بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە کوژراون بەڵام کە سوکارەکانیان ئامادە نین تەرمەکان وەرگرنەوە. تا ئێستا زیاتر لە 15 تەرم فڕێدراوە ئەو تەرمانی کە فڕێدراوە پۆلیس و ئاسایش و دەستگا ئەمنیەکان دەستیان کردووە بە لێکۆڵینەوە لە کۆبوونەوەی لیژنەی ئەمنی دیارە هەر باسی فرەدانی ئەو تەرمانەمان کردو و جەنابی مەحافزکەوەکو بەرپرسی لیژنەی ئەمنی بڕیارە کە لیژنەیەک تەشکیل بکرێ و بە دوواداچوونی ورد بکرێ. فرەدانی ئەو تەرمانە توانم بڵم چەند هۆیەکەیە هەندێک لەوانە مەوزوعی کۆمەڵایەتیە. وەرگرتنەوەی تەرمەکان هیچ کۆت و بەندێکی لەسەر نییە بێ جیاوازی کە سوکاری کوژراوەکان دوای لێکۆڵینەوە و ئەنجامدانی توێکاری دەتوانن تەرمەکان وەربگرنەوە بەڵام پزیشکی دادوەری کەرکووک ئاماژە بەوە دەکات ئەو 16 تەرمە تا ئێستا لەلایەن پارێزراون و کە سوکارەکانیان نەهاتوون وەریان بگرنەوە. 16 دانە ماوەیتەوە لە طبعاتی نانی بێساحبێ خلال ئەو 6 مانگە طبعا ئیزراعاتی تەسلیم بۆ ساحبی ئەو جەنازەیە ئیزراعاتێکی بەسیتە هەر کەسێکە ئێمە کتابێکی هەنێ لە قازی تعرف لەسەر جەنازەکە ئەکە ئەگەر تعرفی کرد جەنازەکە تەسلیمەکەین. بەپێی بەدواداچوونەکان ئەو تەرمە نەناسراوانەی لە پارێزگاکە دۆزراونەتەوە لە هەردوو ڕەگەزی تێدایە و ژمارەیەکیشان منداڵن دوای ئەنجامدانی توێکاری بۆ ماوەی 2 مانگ تەرمەکان لە بەشی پزیشکی دادوەری کەرکووک دەمێننەوە ئەگەر هەر نەناسرانەوە و کە سوکاریان پەیدا نەبوو دوای ئەو وادەیە لە ڕێگەی لیژنەیەکەوە بە خاک دەستپێردرێن. دەریا کامەران NRT کەرکووک.